إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه وسلم تسليما. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير، آمين. بەڕێزان خۆشحاڵە بووم کە خوای پەروەردگار قسمەتی کردووین بۆ یەکەمین جار لە شوێنێکی ئاوا مبارەک و پیرۆزدا، لە کاتێکی پیرۆز و ڕۆژێکی پیرۆزی ئاوادا بە خزمەت ئێوەی ئازیز گەیشتووم. داواکارم لە خوای پەروەردگار ئەم مەجلیسەمان بە مەجلیسێک لە مەجلیسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆ بکاتەوە لە بەهەشتا و لە جەنات الفیردەوس لە خزمەتیان بین. بەڕێزەکانم، ئیبن عەباس ئامۆزای پێغەمبەری یەکەم عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ جارێکیان لە پشتی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر ئایەک و نەدوو لە ڕووی جەنابتان گوێ درێژێک وایە ئەسپێ بووە، واتە لە پشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دانیشتبوون، لە پشتیوە بوون. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی وتن یا غولام، واتە ئەی گەنجەکە، کابوو لەو کاتەدا ئیبن عەباس تەمەنێکی منداڵی هەبووە، واتە زۆر بچکۆلە بووە. پێی فەرموو کۆمەڵە ئامۆژگاری دەکەم، وەری بگرە لە ژیانی ڕۆژانەی خۆتا، ئەو ئامۆژگاریانەی وەری بگرە. بۆیە ئیبن عەباس دەفەرمێ ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەرگرت و کارم پێ کرد. پێی فەرموو ئەم کەلیماتانەی کە من پێم وتی لە ژیانی ڕۆژانەی خۆتا کۆی بکەرەوە و بیشی دێنە بە خەڵکی. فەرمووی احفظ الله يحفظك. پێی فەرموو احفظ الله يحفظك تجده تجاهك، إذا سألت فاسأل الله، وإذا استعنت فاستعن بالله، واعلم أن الأمة لم اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك، ولم اجتمعوا على أن يضرك بشيء لم يضرك إلا بشيء قد كتب الله عليك، رفعت الأقلام وجفت الصحف. ابن عباس دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو ئەی گەنجەکە، خوا بپارێزە، خوای پەروەردگار دەتپارێزێ. بۆیە ئیمامی ئیبن جەوزی ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لەسەر لێ دەفەرمێ لە ژیانمدا و لە تەمەنمدا یەک دانە حەدیثی ئەوە جوان و باش و پارا و نەبینیوەتەوە لە حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە معنایەکی تەواوەتی ببەخشێ لە هەموو بارەکاندا کە ئیبن عەباس بەمانی گێڕاوەتەوە. پاشان ئەوەی کە ئەم حەدیثەشی گێڕاتەوە ئیبن عەباسە، ئەو ئیبن عەباسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دوعای بۆ کردو، پێی فەرمووە اللهم فقهه في الدين وعلمه التأويل، خوای پەروەردگار لە دین شارەزای بکە و فێری تەئویلات واتە تەفسیری ئایەتەکانی قورئانیشی بکە. ئەم دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بۆ ئیبن عەباسی کردووە، بۆیە هەر ئایەتێک ئەگەر ئیبن عەباس تەفسیری کردبێ هیچ زانایەکی تر نەهاتوە تەفسیرێکی تری بۆ بکاتەوە، لەبەر ئیبن عەباس ئەولاترە لەوەی کە تەفسیری بۆ کردووە. وابن جوزي رحمة الله عليه
كاتك زود الخوش بيبن حديثك معناوي باراو بشراوي تياب ديك وأجر بيزاني من حديثا بهزارهان كتابي لسد نسكت ولا دمسلتوا باشان أم پیغمبر عليه الصلاة والسلام وصتي كدوا ابن عباس كعبد الله كر عباسة كأجدار بأمو وصتك من أبوتو احفظ الله يحفظك خواب بارز خواي پروردگار بارزه احفظ الله تجده تجاهك خواي پروردگار بارزه رجاكت بي نشان دادات ورجاكت بورون دكاتوا أم كرز بارزگاری کردن لخوای پروردگار چیه برزه کانن پارێزگاری کردن لخوای پەروەردگار کە داوامانێ دەکا پارێزگاری کردن لە سنوورەکانی خوای پەروەردگار وەکو خوای پەروەردگار لە ئاەتێکا پێمان دەفەرمێ حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين واتە پارێزگاری بکەن لە نوێژەکانتان بە تایبەتی نوێژ ناوەڕاستینەکانتان کە زانایان دەفەرمون ئەم نوێژە ناوەڕاستینە بەبەستی نوێژی عەسردا وقوموا لله قانتين وخواي پروردگار شری خۆتان و لە کاتی خۆتانە هەڵسن و ڕوبەڕووی خوای پەروەردگار بوەستنەوە پاراستنی سنوورەکانی خوای پەروەردگار پاراستنی ئەو سنوورانەیە کە خوا بۆمان دیاری کردووە و پێمان دەفەرمێ وتلك حدود الله فلا تعتدوها ومن يتعد حدود الله فقد ظلم نفسه ئەمە سنوورەکانی خوای پەروەردگارە مەیبەزێنن و هەر کەسێ سنوورەکانی خوای پەروەردگاری بەزان فقد ظلم نفسه ظلمی لە نفسی خۆی کردووە کابوو تاوانی خوای پەروەردگار نییە کاتێک کە سنوورەکانی خوای پەروەردگار دەبەزێنیت باشان خوای پەروەردگار کە ئەم پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە ئەم وەسیەتە بۆ ئیبن عەباس دەکا باشان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام باسی نوێژەکانمان دەکات بۆ دەکات و دەفەرمێ هەر کەسێ نوێژەکانی بکات و پارێزگاری لێ بکا ئەبێ بە نورێک بە ڕۆشناییەک لە دنیادا و دەبێ بە ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ لە ڕۆژی قیامەتە و هەر کەسێکیش پارێزگاری لە نوێژەکانی دەکا نە نوری هەیە نە ڕۆشنایی هەیە نە ڕزگاربوونی هەیە لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ فرعون و قارون و هامان و بەی کوڕی خەلەفا حەشر دەکرێت بەڕێزەکانم پارێزگاریکردنمان لە تەهارەت واجبە لەسەر ئینسانەکان خۆی پارێزگاری بکات لە تەهارەتەکان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ لا يحافظ على الوضوء إلا مؤمنين تەنها ئیماندارانە پارێزگاری لە دەستنوێژەکانیان و لە پاکوخاوێنەکانی خۆیان دەکەن کابوو پاکوخاوێنش بریتیە لە حیفظی خوای پەروەردگار و لە حیفظی خۆت پاشان پارێزگاریکردنمان بەڕێزەکانم لەسەرمان پارێزگاریکردنمان لەسەرمان لەوەی کە تیایەتی و پارێزگاریکردنمان لە ورگمانە لەوەیشی کە پێ ئەەکەین ئەلبەتە بە کەلیماتە عەرەبیەکان ناخوێنم بۆی کات لە جنابتان زۆر نەکردم چون دوایی بە وتاری دووەمدا بە زمانی عەرەبی دێمە خزمەتتان پارێزگاریکردن لە سەرمان واتە پارێزگاریکردن لە چاومان لە نەزەرکردن پارێزگاریکردن لە زمانمان لە غەیبەت و تاوان و خراپەکردن و فیتنەی و نەمیمەکردن پارێزگاریکردن لە گوێشکانمان لە وەرگرتنی وشەی خراپ پارێزگاریکردن لە مێشکمان لە بیرکردنەوەی لە شتی خراپ کاوتو پارێزگاریکردن لە خوای پەروەردگار بریتیە لەو پارێزگارانەی کە خوا لێی داوا کردووی خوا چۆن دەپارێزی زمانەکەی خۆت لەوە دەپارێزی کە خوا داوای لێ کردووی غەیبەت نەکەی بوختان نەکەی درۆ نەکەی خراپە نەکەی چاو بپارێزی لە نەڤەڕ و لە تاوان و لەسەر ماڵی خەڵکی و مێشکیشت بپارێزی لە بیرکردنەوەی خراپ و فێڵکردن لە بەرای موسڵمان و گوێچەکانیشت بپارێزی کابنەوە پارێزگاریکردن لە سەرمان و پارێزگاریکردن لە ورگمان پارێزگاریکردن لە ورگیشمان بریتیە لە چی بەڕێزەکانم بریتیە لەو کەسابەت و لەو ماڵ و لەو سەرۆت و سامانەی کە پەیای دەکەین چۆن پەیای دەکەین بە چ شێوازە پەیای دەکەین هەتاکو نێپاروی حەڵال لەسەر لەناو دوور و دەروونەکانمان هەبێت و وجودی هەبێت و نەک هەموو حەرامێک و تاوانێ بخەیت لەناو دوور و دەروونەکانمان پاشان پارێزگاریکردن لە زمانەکانمانە خوای پەروەردگار پارێزگاریەکی ترمان لێ داوا دەکات دەفەرمێت چی وحافظوا ئەیمانەکم واتە پارێزگاری لە ئیمانەکەی خۆتان بکەن زانایان دەفەرمون ئەم پارێزگاریکردنە لە ئیمان بریتیە لەوەی چی ئەی لا يحلف العبد كثيرا واتە ئینسانی مسلمان نابێت زۆر سوێن بخا زۆر سوێن بخوات و دایمە ئینکار بێت لەسەر سوێنێکدا هەر کاتێک لە قەڵبەیەکدا بوو لە مەعامەلەیەکدا بوو لە کارێکدا بوو لە هەر کارێکدا بوو ئەگەر سوێن خواردنی زۆر بەدوایدا هاو لەسەر دەمی پێغەمبەری خوادا عەلەیهی سڵات وسەلام کەسێک کە زۆر سوێنی بخواردایە لە سیفەتی نیفاق بوو واتە منافقەکانە هاتنە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر سوێنیان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام
کە بۆ ئەومان نەکرد و لەبەرچی ئەومان نەکرد بە تایبەتی لە شەڕی تەبوکا کە دواکەوتبوون بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەیزانی کە ئەمانە منافقن چەندە سوێندیش بخۆن ئیزنی دەدان کە هەموو خاڵێکی تر پارێزگاریکردنەوەیە والذین هم لفروجهم حافظون ئیمانداران بریتین لەو کەسانەی کە دابێن و عەورەتی خۆیان دەپارێزن إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم إلا لسر خێزانەکانیان نەبێت كابو پارێزگاری کردن لە عەورەت بۆ پیا و بۆ ئافرەت واجبێکی خوای پەروەردگارە ئیلا تەنها ئەو لەگەڵ خێزانەکان و وێردەکانی خۆیاندا نەبێت كابو هەر کاتێک لە دەرەوەی شەریعەت و لە دەرەوەی خێزان عەورەتمان بەکاردەهێنا ئەوە پارێزگاریمان لە سنوورەکانی خوای پەروەردگار نەکردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە حەدیثێکا کە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ هەر کەسێ ضمانەتی مابەینی دیولێوەکەی خۆیم بکا ولا مابەینی دوو قاچەکەی خۆیم بکا ئەضمەن له الجەنە ئەوە من ضمانەتی بەهەشتی وە دەکەم واتە هەر کەسێ زمانی پاراست لە خۆی لە تاوان و لە خراپە و لە خراپەکاری و هەر کەسێ عەورەتی پاراست لە خراپە و لە خراپەکاری ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ بە دڵنیاییەوە ئەوە من ضمانەتی بەهەشتی وە دەکەم بەڵێ بەڕێزەکانم و پارێزگاریکردنمان لە عیبادەتەکانمان فەذکورونی ئەذکورکم لە مەقابلدا هەر کاتێ یادی خوای پەروەردگارمان کرد و پارێزگاریمان لە عیبادەتەکانی خوای پەروەردگار کرد لە مەقابلدا خوای پەروەردگار یادمان دەکات لەکوێ لە ئاسمانەکان و لەناو مەلایکەتەکانی خوای پەروەردگار کە دەفەرمێ ئەی مەلایکەتەکان ئێوە شاهید بن من لەمانە خۆش بووم لەبەرەوەی یادی خوای پەروەردگاری کردوتەوە کابوو حفزکردنی خوای پەروەردگار بەوە نییە تۆ بیپارێزی بەڵکو حفزە بۆ خۆ لە بەرامبەر سنوورەکانی خوای پەروەردگار بەڵێ بەڕێزەکانم ئین تەنصروا الله یەنصرکم ئەگەر ئێوە خوا سەر بخەن خوای پەروەردگار ئێوە سەر ئەخا ئایا خوای پەروەردگار پێویستی بە سەرخستنی من و تۆ هەیە بگومان نەخێر بەڵام سەرخستنی خوای پەروەردگار لە عیبادەتەکاندا لە کردەوەکاندا لە ئەخلاقدا لە ڕەوشتدا لە مەعامەلەی ڕۆژانەدا لە کەسابەتدا لەگەڵ دراسەکاندا لەگەڵ خزمەکاندا لەگەڵ ماڵ و منداڵەکاندا هەر کاتێک ئەمانەت کرد خوای پەروەردگارە سەرخستووە شەریعەتەکەی خوای پەروەردگار بە جوانی پیشانی خەڵکی داوە و کارێکت کردووە بە خەڵکی بڵێ ئەوە ئەخلاقی ئیمان و ئیسلامەتیە ئالێرەدا خوا سەر ئەکەوێ خەڵکێک هەیە موسڵمان بووە بە ئەدەبێکی جوانی موسڵمانێت خەڵکێک هەیە موسڵمان بووە تەنها بە شێوازی دەستنوێژگرتنێک خەڵکێک هەیە موسڵمانیش دەبێت تەنها مجەڕەدەن بە ڕووخۆشی موسڵمانێک کابوو هیچ عیبادەتێ بەکەم نەزانن بەڕێزەکانم ئێوە کە ئومەی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵاتو وەسەلام و لە ئێوە لە ئومەی ئیسلامیدان ئەم ئومەتە ئیسلامیە دەبێتە بەبێ سەرمەشقی ئەخلاق و ڕەوشت و ئەدەب و حەیا و حورمەت بێ ناکرێ موسڵمان بین و خۆڵ بڕین بین ناکرێ موسڵمان بین و دز بین ناکرێ موسڵمان بین و زمان پیس بین درۆزن بین غەیبەتکار بین تاوانکار بین خەڵکی ڕاکا لە دەست و دڵ بدەروونماندا کەواتە هەر کاتێک خوامان سەرخست خوای پەروەردگاری سەرمان دەکات و هەر کاتێکیش پشتمان لەخوا کرد بەڕووکەش موسڵمان بووی بەرام بە ئەخلاق و ڕەوش هیچ ئادابێک و ئەخلاقێکی ئیسلامیمانتیانە بوو خوا تۆی بۆ چییە؟ خوای پەروەردگار پێویستی بەم جۆرە موسڵمانە نییە ئەخلاق و ڕەوشت و ئاداب و ئیسلامی نیوەی قورئانی گرتووەتەوە خوای پەروەردگار لێمان داوە دەکات بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ نزیکترین مەجلیس لێتان لە منەوە لە ڕۆژی قیامەت ئەحاسینکم ئەخلاقا ئەو کەسانن کە ئەخلاقیان جوانە ڕەوشتیان جوانە ئەدەبیان جوانە حیا و حورمەتیان جوانە بەڕێزەکانم کابوو دینداری هەر هاتمە مزگەوتەکە نییە ڕیشهێشتنەوەیەک نییە لەشکێک و خۆداپۆشینێک نییە دینداری ئەخلاقە ڕەوشتە ئەدەبە حەیایە حورمەتە بەڵێ بەڕێزەکانم پارێزگاریکردن لە خوای پەروەردگار بە دوو شێوازمان هەیە وەکو باسمان کرد پارێزگاریکردنمان لە مێشک و دڵ و دەروونەکانمان و خاڵی دڵومیشمان بریتیوە لە پارێزگاریکردن لە ئیمانمان ئینسانی ئیماندار دەبێت پارێزگاری لە ئیمانەکەی بۆ خۆی بکات بۆ ئەوەی لەڕێی ئەم پارێزگاریکردن لە ئیمان کە لە دڵ و دەرووندا بوو نەکەوێتە ناو شەهەواتەوە نەکەوێتە ناو شوبوهاتەوە شەهەوات واتەوە خۆشی و خۆشگوزەرانەکانی دنیا لە پێناوی پارە و سەرەت و سامانی دنیایە دەستی خەڵک ببڕێ درۆ بکە خیانەت بکە و بێت کێشە لە مابەینی خەڵکیا دروستکە لەسەر مەسلحەتی خەڵکانێکی تر و پارێزگاریکردنمان لە شوبوهات و هەر کاتێک کەوتینە گومان و خراپەکردنەوە خراپەوە بەرامبەر بە خوا بەرامبەر بە دەسەڵاتی خوا بەرامبەر بە قووەت و هێزی خوای پەروەردگارەوە ئەوە کەوتینەتە شوبوهاتەوە و هەر کاتێک کەوتینە شوبوهات ئیمانەکانمان سەلابەت نابێت
بۆیە دەبێت ئینسانی موسڵمان ئیمانی خۆی سەلامەت بکات. زۆر خەڵکانە کاتێک کە گومڕا ئەبن وەلە دین لا ئەدەن و مولحید دەبن وەلە دین دوورەکەونەوە لە ئەنجامی دروستبوونی شوبوهاتە لە دڵ و دەروونەکانیاندا. کەوابوو عەقیدە بۆ پێویستە، تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگار بۆ پێویستە لەبەرەوەی نەکەوینە ناو شوبوهاتەوە. کەوابوو هەر کاتێک وردمان پاراست و مێشکمان پاراست دەبێت دڵیشمان بپارێزین لە شوبوهات و لە شەهەوات. بەڵێ بەڕێزەکانم، ئەگەر ئینسانی ماندار ئەم حاڵەتانەی خۆی بپارێزە لە ژیانی دنیادا، خوای پەروەردگار قووەت و هێزێک و دەسەڵاتێکی پێدەبەخشێ. ئەوەتانێ ئەبێ طەبیبی تەباری ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ تەمەنی گەیشت نزیک 100 ساڵ تێپەڕی بوو کە کاتێ تەمەنی 102 ساڵ بوو لەسەر بەرزاییە بۆ خۆی فڕیا خوارەوە بەو تەمەنە پیلەوە. پێیان وت قوربان تۆ بەم تەمەنە پیلەوە چۆن توانە ئەوەت هەیە ئاوە بۆ شێوازە باز بدەیت؟ فەرمووی دەست و دڵ و دەروون و قاچەکانمان بە گەنجێتی پاراز لە خراپە و لە تاوان، خوای پەروەردگاریش بە پیری پاراستوێتی. دیقەتی شتێکتان داوە بەڕێزەکانم، ئەو کەسانەی کە ئەگەنە تەمەنێکی 180 ساڵیەوە کە تەمەنێکیان پێوە دیارە، کاتێ بەرەو سەرمەرگ دەچن و کە نەخۆش ئەکەون تەماشاکەی سیمایەکی جوانیان هەیە، تەماشاکەی زۆر هێشتا لەو تەمەنەشدا زۆر ڕێزلێکیراون، تەماشاکەی دەموچاویان پێ نەچووە، سیما لەناو دەموچاوەکانیانە دەبینیتەوە. بەڵام بە تەماشای خەڵکانێکی تر بەعەکسی ئەوە، کاتێ تەماشاکەی نور لە دەموچاویان نییە، ئیمان لە دەموچاویان نییە، کاتێ تەماشاکەی وردە و دەبەرە لە ناوچوون و وێرانبوون ئەچێ. ڕۆژێکیان شێخ جونەید ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ کابرایەکی بینی، کابراکە سواڵی دەکرد، داوای پارەی لە خەڵکی دەکرد. شێخ جونەید فەرمووی ئەمە لە کاتێک کە بەناڵ بووە کە گەنج بووە هەموو ژیانی بە سوالکردن بردووەتە سەر، بەڵام بۆیە ئێسەکانە بەم تەمەنەش و بێشت ئەو تەمەنەوە هەر بە سوالکردن دەیباتە سەر. کەوابوو هەر کاتە لە گەنجێتیەوە خۆمان ڕاهێنان لەسەر عیبادەتی خوا، لەسەر دینداری خوا، پارێزگاری سنوورەکانی خوامان کرد لەگەڵ لە پیلەتیشا خوای پەروەردگار بەدەمانە و هاوکارمان و یارمەتی دەرمانە. بەڵێ بەڕێزەکانم، ئینسانی موسڵمان ئەگەر لە ژیانی دنیایدا بێوێ سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزێ، سنوورەکانی خوای پەروەردگار پاراستنەکەی زۆر ئاسانە. ئەوەتانە سەعیدی کوڕی موسەیب ڕەزا ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ بە کوڕەکەی دەفەرمێ کوڕەکەم من شەوانەکە هەڵ ئەسم بۆ شەونوێژ، شەونوێژەکەم زیاد دەکەم بۆ ئەوەی خوای پەروەردگار تۆم بۆ ساڵح بکات. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کاتێکە عیبادەتەکانمان زیاتر بوو، خوای پەروەردگار ئەولادەکانمان بۆ ساڵح دەکات، وەکو خوای گەورە پێمان دەفەرمێ وەکانە ئەبوهما صالحا. ئەوەتانە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ چی؟ وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم فليتقوا الله وليقولوا قولا سديدا. خەڵکانێک هەن دەترسن لە دوای خۆیان منداڵەکانیان بە منداڵی بە بچکۆلەیی بەجێ بێڵن، زۆر لێ دەترسن. ئەڵێ خوای پەروەردگار با لە خوای پەروەردگار بترسن و وەکردەوەی چاک بکەن و قسەی ڕاست بۆ بڵێن، خوای پەروەردگار ئاگای لە ماڵ و منداڵەکانیان بکات. بەڵێ بەڕێزەکانم، ئێمە هەر کاتێک کە ئەم عیبادەتانمان بۆ خوای پەروەردگار، خوای پەروەردگار پارێزگاری لە دینی ئیمان و ئیسلامەتیمان دەکات. ئەوە نییە خوای پەروەردگار لە کاتێکا ئینسانەکان دەگەنە سەرە مەرگ و پێمان دەفەرمێ يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا. کاتێ ئەگەینە سەرە مەرگ لە سەرە مەرگدا لەو کاتێک گیانەڕا دەریا و کاتێک ڕۆح دەرئەچێ، خوای پەروەردگار ثابتمان دەکات لەسەر قەولی ثابت کە معنای لا إله إلا اللهە دەمان هێڕێتەوە هەتاکوونێ بتوانین لەسەر قەولی ثابت بمێنینەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. بەڵێ بەڕێزەکانم، خوای پەروەردگار پێمان دەفەرمێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خوای پەروەردگار لەگەڵ ئەو کەسانێک کە متقین و لەگەڵ چاکەکارەکانە. پاشان لە حەدیثەکە دەفەرمێ وإذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله. ئەی عەبدوڵڵاه ئەگەر داوات کرد تەنها داوا لە خوای پەروەردگار بکات، و ئەگەر پشتیوانیت کرد تەنها داوای پشتیوانی لە خوای پەروەردگار بکات. بۆیە ئێمە ئەگەر داواکار بین ئەبێ ئاگامان لەوە بێت تەنها و تەنها ڕزق و ڕۆزی و دەسەڵات و شیفا تەنها لەلای خوای پەروەردگار و لەلای هیچ کەسێکی تر نییە. و هەر کاتێ هەڵساین ڕزق و ڕۆزی و شیفا و هەموو شتێکمان کەسە غەیری خوای پەروەردگار، ئەوە ئیستیعانەکردن و پشتیوانیکردن نییە بە خوای پەروەردگار. وإذا استعنت فاستعن بالله. لهمو كان ذاك بشتوانك بداوي بشتواني لخواي پروردگار بکن.
ئەوەتانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە بە سەحابەکانی دەفەرموو تەنها پشتیوانی بە خوای پەروەردگار بکەن. جارێکیان ئەبابەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ لەسەر ئەسپەکەی بۆ قامچەکەی کەوتە خوارەوە، خۆی دابەزی قامچەکەی هەڵگرتەوە، پێیان وت بۆ داوات دەکرد بدەینەوە. وتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی وئیدا سەئەلتە فەسئەل الله، ئەگەر داوات کرد داوا لە خوای پەروەردگار بکە. من بۆ داوا لە تۆ بکەم کە من توانام هەیە خۆم بچمە خوارەوە، نامەوێت داوا دەکەم خوای پەروەردگار لەو داواکەم کە قووەت و هێزێکی پێبەخشی و خۆم بێم داوای بکەم وەری بگرمەوە. بەڵێ بەڕێزەکانم وإذا سألك عبادي عني فإني قريب يجيب دعوة الداعي. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئەی عەبدەکانم ئەگەر ئێوە داوا لە من بکەن من لێتان نزیکم، ئەگەر داوا بکەن ئەوە من یەم بەدەمتانەوە و هاوکارتان دەبم. بەڕێزەکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەی وا فێر ئەکرد کە دائیمە خەریکی عیبادەتکردن و داواکردن بن لە خوای پەروەردگار. وەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکا دەفەرمێ خوای پەروەردگار پێی خۆشە عەبدەکەی ئیلحاح بکا لە دوعاکردندا، واتە داوا بکا داوا بکا بۆ چون خوا دەوڵەمەندە، چون خوای پەروەردگار حەز ئەکا عەبدەکەی بە زەریری داوا لە خوای پەروەردگار بکات و بۆی خوای پەروەردگار بەسەریا بڕژێنەوە. کاتۆکو شاعیر دەڵێ لا تسألن بني آدم حاجة وسل الذي أبوابه لا تحجب، الله يغضب إن تركت سؤاله وبني آدم حين يسأل يغضب. شاعر دەفەرمێ داوا مەکە لە بەنی ئادەمەکان لە ئینسانەکان بۆ هیچ کارێک، داوا بکە لەو خوایەی کە دەرگاکانی هیچ کاتێ لێ دەدا ناکرێتەوە. ئەگەر داوا لە خوای پەروەردگار چەندە داوا بکەی خوای پەروەردگار لێ تووڕە نابێت، بەڵام ئەگەر یەک جار دوو جار داوا لە عەبدێکت کرد دەرگایەکی لەسەر دادا دەکات و لێ تووڕە دەبێت. بەڵێ بەڕێزەکانم ئینسانی ماندار ئەبێ ئاگاداری ئەوە بێت کە خوای پەروەردگار دەوڵەمەندە غنية. يمين الله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ يمين الله ملأ لا يغيضها نفقة أي لا تنقصها نفقة. دەفەرمێ دەستەڕاستی خوای پەروەردگار هەمووی داهات و سەرۆت و سامانە، چەندە بیبەخشێ لەلای خوای پەروەردگار هیچ کەم ناکاتەوە. وتایی حەدیثەکەمان کاتێک بێمان دەفەرمێ خوای پەروەردگار واعلموا أن الأمة لو اجتمعوا على أن ينفعوك لم ينفعوك. هەموو ئومەتەکان لە ئادەمەوە هەتا خاتەم کۆ ببنەوە لەوەی کە خێرێک سوودێکت پێ بگەێنن ناتوانە سوودێکت پێ بگەێن ئەگەر خوای پەروەردگار نەینووسێ، و ئەگەر بیەوێ شەڕێکت پێ بگەێنن ناتوانە شەڕێکت پێ بگەێنن ئیلا ئەگەر خوای پەروەردگار نەبێ. هەرچێک کە خوای پەروەردگار نووسیوەتی. پاشان لە ئاخیرەکە دەفەرمێ رفعت القلم وجفت الصحف. لە کۆتاییدا قەڵەمەکان هەڵدەگیرێن و کتێبەکان دادەخوێنەوە. واتە ئەو کاتێک کە تۆ دەمری ئیتر قەڵەم لە ئیشکردن دەوەسێ لەسەر نامەکردەوە ئەعمالەکانی تۆ، و ئەو کاتەیشی کە تۆ دەمری نامەی ئەعمال و کردەوەکانت بە باش و بە خراپ هەر هەمووی دادەخرێت و جارێکی تر نابینیتەوە کە نامەی ئەعمالەکانت چیتان نووسێتەوە. وا ڕەحمان پێ بکەی عاقبەت خێرماکەی هیدایەتمان دەی طاعەت و نوێژ و ڕۆژ عیبادەتمان لێ قبوڵ بکەی. خوای پەروەردگار ڕەحمان پێ بکەیت و لەگەڵ پێغەمبەر و کافرەکان و پێسەڵحانە حەشرماکەی. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. توجهوا